تورکیا هەرێمی کوردستان داگیر دەکات ئامادەکردنی ناوەندی توێژنەوەی ستاندەر لە پەراوێزی هێرشی سوپای رووسیا بۆ سەر ئۆکرانیا. لێکەوتەکانی زەنجی رووسیا بەرامبەر ئۆکرانیا زۆرن، بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە کاریگەریەکانی بەسەر کوردستانە، هەڵبەتە کاریگەریەکانی بە هەردوو ئاراستەی سلبی و ئیجابی. کاریگەری ئەم ڕووداوە بەو خەبارەیە مەترسی ڕاستەخۆی لەسەر چارەنووسی کوردستان نییە، بەڵام ئەگەرەکانیش زۆر دوور نییە. لە ئێستادا بەرەی ئێرانی کە پێک هاتووە لە ئێران و سووریا و عێراق و یەمەن زیاتر بەلای رووسیا دەشکێنەوە، هەرچی تورکیاشە بەلای بەرەکەی بەرامبەر شکاوەتەوە. ئەگەر هاتو هاوچێشەکان بەو شێوەی خۆی بمێنێتەوە ئەوە زیاتر سوودی دەبێت بۆ کورد نەک زیان، بەڵام مەترسی لە سەودای تورکیا هەیە لەگەڵ رووسیا ئەو کات دەبێتە زیان بۆ کورد. کەواتە لێکەوتە باشەکانی بریتین لە یەکەم سەرهەڵدانی ناکۆچی نێوان رووسیا و تورکیا بوار بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی دەدات لە هەر چوار پارچەی کوردستان بە ئەرێنی. دووەم ناکۆچی زیاتر لە نێوان تورکیا و ئێران، ئەویش بەو ئاراستەیە کە لە خاڵ یەکەم داهاتووە. سێهەم لە هەمووان قازانستر بۆ کورد ئەوەیە کە هێزەکانی رووسیا و تورکیا لە ناوخاکی سووریا بەریەک کەون و ئەمەش بە سوودی کوردستانی ڕۆژاوا دەشکێتەوە. چوارەم لە ڕووی ئابوووریەوە هەر یەک لە غاز و نەوت لە نرخێکی بەرزدا دەمینێنەوە. پێنجەم ئەستەمە تورکیا قەیرانی وا گەورە بۆ خۆی دروست بکات بە داگیرکردنی ڕاستەوخۆی هەرێم، بە تایبەت لە کاتێکدا ئەو بەبێ باز و ڕسکی گەورە دوو سوودی بەردەوام لە هەرێمی عێراق وەردەکرێت. یەکەمیان هەرێم بازاری ساغکردنەوەی بەرهەمەکانیانە و دووەمیشیان ئەوەیە کە هەمیشە لە هەرێم وزەی بە نرخی هەرزان دەست دەکەوێت، بەڵام بەداگیرکاری لەوانەیە ئەوەشی لەدەست بچێت. لێکەوتە خراپەکانی ئەم پێشاتە بۆ سەر هەرێمی کوردستان چی؟ یەکەم لاوازی تێگەیشتن لە هاوچێشە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد وا دەکات تەنانەت ئیزابیەکانیش وەرچەرخێ بۆ سەلبی، بە تایبەت فراوانبوونی گەندەڵی و پێشێلکردنی مافی مرۆڤ لە هەرێم دەبنە هۆکاری سەرەکی بۆ نەمانی پاڵپشتی نێودەوڵەتی. دووەم سەرهەڵدانی رووسیا وەک جەمسەرێکی تری جیهانی هاوتای ئەمریکا زیانی گەورە بە بزنەوەی ڕزگاری خوازی کوردی دەگەێنێت. تا سیستەمی دەولی دوو جەمسەری بوو چارەنووسی کورد خێنکێنرا بوو، بنەمای تەضحیەت الجزء من ئەجل کول پەیڕەو دەکرێت لەم سیستەمە دوو جەمسەریەدا کورد بە جزء هەژمار دەکرێت، بۆیە هەموو دەستکەوتەکانی لە سیستەمی تاک جەمسەری هاتۆتە دی کە لە سەرەتای سەدەی 21 دەست پێ دەکات. ئەگەر جیهان بگەڕێتەوە سەر دوو جەمسەر ئەوە جارێشتر نازی دەوڵەتە ئیقلیمیەکان لە نێو هەردوو جەمسەر زیاتر دەبێت و کورد دیسان چاوەڕێی ڕۆژانی ڕەش دەکات. هەر بۆیە زۆر جار لە گەرمەی ناکۆچەکان لێک تێگەیشتن و ویفاقێک دێتە دی بە دەستخۆشی نەتەوەیەگرتوەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیش زۆربەی جار لەسەر حسابی کورد و ئەو میلەتە بێدەوڵەتانە دەبێت. لەو میانەشدا ئێستا تورکیا لە هەمووان زیاتر کڕیاری وفاقێکی لەو شێوەیە. سێهەم لە ئێستادا ئەمریکا خەریکی کێشە جیهانیەکانە، بە تایبەت چین و رووسیا و کەمتر دەپڕژێتە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و کێشە ناوخۆیەکانی عێراق. ئەمەش یارمەتیدەری پیلانەکانە دژی کورد. چوارەم خاڵێکی تایبەتمەند بە تورکیا هەیە، ئەویش بریتە لەو دۆسیانەی تورکیا دەیوروژێنێت لە ساڵی 2023 کە زیاتر مەیلی تێکدانی کیانی کووردە نەک داگیرکردنی. بۆ ئەو ئامانجەش ئامرازی زۆرا و زۆر بەکاردێنێت. ئامرازە سیاسی و سەربازی و ئابوووریەکەی تورکیا بۆ بچووکردنەوە یان کۆنتڕۆڵکردنی هەرێم زۆرن. تورکیا لەم دواییانە کۆمەڵێک دۆسیەی هێناوەتەوە ئاراوە، لەوانە دۆسیەی میساقی میلی، سیڤەر، لۆزان، ویلایەتی مووسڵ بۆ تاوتێکردنی ئەو دۆسیە و ڕێککەوتنانە و هێزی یاساییان. پێنجەم لەم قۆناغەدا بۆ کوردستان ناکۆچی لەگەڵ عێراق و بیرۆکەی حکومەتی زۆرینە زۆر مەترسیدارە لە ناو ئەو ململانێ سیاسی و سەربازی و ئابووریەی جیهاندا. دەرەنجامەکان یەکەم ئەو ڕاگشتیەی کە دروست بووە بە کۆتایی هاتنی ڕێککەوتنامەکانی سایکس بیکۆ و سیڤەر و لۆزان لە دوای 100 ساڵ واتە لە ساڵی 2023 و تورکیا لە دوای ئەم بەروارە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ داگیر دەکات هیچ بنەمایەکی یاسایی و مێژووی و زانستی نییە، بەڵکو لە ئەنجامی ئەو ڕێککەوتنانە سیستەمی جیهانی نوێی ئێستا دروست بووە و لادان لی جیهان تووشی نەهامەتی و شڵەژانی گەورە دەکاتەوە. هەر بۆیە پێویست بە ترس و دڵەڕاوچێ بۆ داگیرکردنی ڕاستەخۆی تورکیا ناکات. دووەم لە ئێستادا بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئاسیا لە گۆڕانکاریەکن ڕێک پێچەوانەی سەرەتای سەدەی 21 کە زۆرترین دەستکەوت بۆ کورد هاتەدی. ئەو کات دوو جەمسەری بەرەو یەک جەمسەری وەرچەرخە، ئێستاوا لە تاک جەمسەریەوە بەرەو دوو جەمسەریە. ئەو کات ئەمریکا و هاوپەیمانان ڕوویان لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بوو، ئێستا بەرەو پاشەکشەیە. ئەو کات عێراق زۆر لاواز بوو، هەرێم پێگەکەی بەهێز بوو، کەچی ئێستا پێچەوانەیە.
بۆیە دەبێت سەرکردایەتی کورد بەبێ دوودڵی لە نێوان عێراق و ئێران و تورکیا و سووریا پێویستە هەرێم عێراق هەڵبژێرێت. ئەگەر پێشووتر لە سەرەتای سەدەی 21 بەهێزی هەرێم بە ئاراستەی دوورکەوتنەوە لە عێراق ڕاست و دروست بوو بێت، ئێستا لەژێر سای بارودۆخی نوێی جیهانی و ئیقلیمی و ناوخۆی عێراق و کوردستان بەتایبەت لە دوای ڕیفراندۆم و لاوەزبوون و پێگەی کورد تاکە چارەسەری خۆپارێزی بریتێلەوەی پێویستە هەرێم لە عێراق نزیک بێتەوە نەک پێچەوانەکەی.